لە ماڵێک بووین یار ئیتر پێویست ناکە باسیەوە بکەین دەبێت کۆتایی بگین شەو ڕۆژ بکەین لەسەریەک ئەوەی متابعان لەگەڵ کادرانی سنووری کۆمیتەکەمان کرد و مەراممان لە کۆبنەوەکە نزیکبوونەوە بوو لە کات و ساتی هەڵبژاردن دیار بوو ئەو ڕێنمایەکانی کە لە وەکو هەڵبژاردن وەکو ڕێنمایەکانی بەشی هەڵبژاردننی مەڵبەند ئاراسی کۆمیتێکرا ئەمڕۆکە بە شێوەیەکی چڕتر گەڵەڵەمان کرد و تاوتێمان کرد لەگە کادرانمان بۆ ئەوەی دەڕۆژێکمان ماوە زیاتر کەمتر خۆ ئامادە بکەین زیاتر بۆ ئەوەی بتانین زۆرترین دەنگ و مژدەی سەرکەوتنیش هەر لە ئەمڕۆوە لە سەرەتاوە بە کادرامان بدەین کە ئێمە وەکو کۆمیتە هەموو ئامادەکاریەکمان کرد ئەم جارە وەکو تیمدا بەش بوونە لەسەر چەند گرۆپێکی جیاجیا تیمەکان شەو ڕۆژ کاری خۆیان دەکەن ماڵ بە ماڵ دەرگە بە دەرگا کۆڵان بە کۆڵان درێغیان نەکردووە و کارێکی باشیان کردیا و ئەم کادرانەی کە کاری خۆیان دەکەن شەوانە راپۆرتی خۆیان ئاراستەی کۆمیتە دەکەن کە کارێکی باشیان کردیا بە داتایەکی جوان بە ژمارەی تەلەفۆن بە کارێکی جوان کارێکی باشیان کردی ئەم جارە دیارە وەکو کۆمیتەی ڕێکخستنی بەردەڕەش ئامادەکاریێکی باشمان کردیا هەم لە ڕووی بەشداریکردنی کادران لە هەڵمەتی هەڵبژاردن کادرانی کۆن کادرانی تازە پێگەیشت و هەموو چین و تێژەکیش بەشدارن لە هەڵمەتی هەژباردن و هیچ گرفتەکمان نییە. دەبێت کۆتایی بگین شەو ڕۆژ بکەین لەسەریەک ئەوەی